فاتیمەی کچی قەیس ئەگێڕێتەوە ئەڵێ جارێک تازە عیددەم تەواو بوو خۆم شۆرده بوو گوێم لێ بوو نیدایەک هاوارەکرێ بانگێک ئەکرێ الصلاة جامعة الصلاة جامعة ئەمە دلیل بوو بۆ ئەوەی موسڵمانە کۆبنەوە ئەڵێ سێرم کرد خەڵک هەموو لە ماڵەکانی خۆی دەرئەچێ کاتەکە کاتی نوێژ نییە هەمووی بەرەو مزگەوتە ڕۆن منیش ڕۆشتم بەرەو مزگەوت ئەفەرمێ کە چووم سێرەکەم مزگەوت قەرەباڵغ لە سەفی ژنەکان ئەوەستام دانیشتم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێژی کرد و چووە سەر منبەر زەردەخەنەیەکی زۆر جوانی ئەکرد لەسەر منبەرەکە فەرمووی هەموو کەسێک لە شوێنی موسەڵای خۆی دانیشەوە کەس نەجوڵێ ئەزانم بۆچی کۆم کردوەوە لەم کاتە وتمان الله وەڕەسوولوه ئەعلەم وتی وەڵاهی ئەمە نەبۆ ترسانن کۆم کردوەوە نە ڕەغبەتێک بەس تەنها لەبەر شتێک کۆم کردوونەتەوە تەمیمی داری هاتووە ئێستا لە لای من موسڵمان بۆ داستانێک ئەگەڕێتەوە موافقە لەگەڵ ئەو قسانەی کە من بۆم کردو لە باسی دەجالە ئادەی تەمیم هەستە بۆیان بگێڕەوە لە ڕوایەتێکە ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی گێڕایەوە بۆ ئەصحاب فەرمووی تەمیم بۆی گێڕامەوە کە خۆی و چەند ڕەفیقێکی سواری بەحر بوون واتە چوونە سەر کەشتێک و ڕۆشتن لە صحیحی موسلیمە ڕوایەتەکە واریدەوە هاتوو و چەندین ڕوایەتی هەیە لە غێری فاتیمەی کچی قەیسە ئەفەرمێ سەرکەوتین مەوجی بەحرەکە بەم لاو بۆ لا ئەیهێنان نەمان ئەزانی بۆ کوێ ئەڕۆین ماندوو بووین لە ئەخیرە جەزیرەیەکی بچووکمان بینین لەناو دەریا هەر چۆنێکمان کرد سەفینەکەمان نزیک کردەوە قەواری بوو بە لەمە بچووکانمان هێنا نزیکی دەریاکە کەوتینەوە و سەفینەکەی خۆمان داکوتە لەم کاتا شتێکی زۆر ناشرینمان بینی ئەڵێ وەڵاهی نەمان ئەزانی پێش و پاشی کوێ ئەوەندە مووی زۆر بوو ئەوەنە قژەکانی درێژ و بە زەویە ئەخشان ئەڵێ بەڵام زانیمان بە سەوتێک کە ئەمە ئافرەتە ئەڵێ پێمان وت تۆ چیت شەیطانی ئینسی لەم جەزیرە چی ئەەکەی وتی من ناوم جەساسەیە وەرن شوێنم کەون پیاوێک هەیە ئێوەی ئەوێ طبعا عولەما ئەفەرمون بەم کەلیما کە ئەڵێ پیاوێک هەیە ئێوەی ئەوێ دلیل لەسەرەوەی کە خۆی ئافرەتە بە دلیلی ئەوەی کە تەمیمی داری ئەڵێ نەمان ئەزانی ئەمە شەیطانەیە یا ئینسیەیە کەوابوو ئەمە ئافرەتێک بۆ کە هاتۆتە بەردەمیان ئەڵێ ڕۆشتینە ناو ئەشکەوتێکە و سەیرەکەن کەسێک بەسراوەتەوە بە شێوازێک کە تەسەوور ناکەی چۆن بەسرابێتەوە ئەڵێ لە شوێنێکا کە دەستی ئێمەی پێ نەئەگەیشت و سەوتی ئێمەی پێ ئەگەیشت پرسیاری لێکردین وتی بۆچی ئێوە کەوتوونەتە ئێرە بۆمان باس کرد کە بەم شێوازە حاڵمان بەم شێوازەیە و ئەوە تا وردەوە دە بەحر ئێمەی هێناوەتە ئەم قەراخەوە هاتوونەتە ئێرە جەساسەمان بینیوە ئەویش ئێمە بۆ لای تۆ هێناوە ئەڵێ دەستی کرد بە پرسیارکردن وتی دارخورماکانی بیسان ماوە بیسان شوێنەکە لە ئەردەن ئەڵێ ئێمە ژوتمە ئەرە وەڵام ماوە لە هەموو کاتێ باشتر و جوانتر و چڕ و پڕترە شڕاحی حەدیثە فەرموون هەندێکیان تایبەت ئەوەی کە عون المعبود لە شەرحی صحیح سنەنی ئەبوو داود ئەفەرمێن لە زۆر کەسم پرسیار کردووە ئایا ئەم بیسانە لەکوێ چەند داری لێیە ئەڵێ زۆرێکیان ئایانوت چەند دارێکی زۆری لێ بوو بەڵام ئێستا کەمی لێ ماوەتەوە هەندێک ئایانوت دوانی لێ ماوەتەوە بەڵام دارخورمای زۆر لێوێ ئەڕوێ و خورماشی زۆر زۆرە ئەو ناوچێ ئێستش خورمای زۆرە ئەڵێ پرسیاری کرد وتی بیسان وەزعی بیسان چۆنە چییە وەڵا دارخورماکان وەکو خۆیەتی ئەڵێ پرسیاری دووەم وتی ئەوەندەی نەماوە کە ئیتر لەبەر بکەون و کۆتایی پێ بێ وشک بن ئەی بوحەیرەی تەبەریە وەزعی ئەڵێ وتمان پڕپڕە لە ئاو تیدێ ئەویش ئەوەندەی نەماوەکەوە وشکات ئاوەکەی هیچی تیا نەمێنێ عینی زەغر ئەوی شوێنەکە عینەن لە ناو ئەردەنە کانی زەغر ئەو دەنگ و باسی کانێکە وشک بووە وشک نەبووە وەڵا ئاوێکی جوان نییە و خەڵک خەریکی زەرعاتن پێی و ئاوەکە زۆرە و وتی احتیمالە ئەویش ئاوەکە وشکا بۆ زوانە تی ئەی پرسیارتان لێ ئەەکەم نەبی ئومیەکان هاتووە وتمان ئەرە وەڵا هاتووە لە ناو مەکە هاتووە ئێستا چۆتە یەثریب چۆتە ناو مەدینە
وتی عەرەب چیان لەگەڵا کرد شەڕیان لەگەڵا کرد من بەڵێ ئەرە وەڵا شەڕیان لەگەڵا کرد ئەی دەنگ و باس چی بوو چۆن بوو شەڕەکان وەڵا ئەو زاڵ بۆ بەسەر عەرەبە ئێستا وردە وردە زاڵ بۆ بە تاوی عەرەبە ئەگەر ئەیانزانی عەرەب هەر هەمویان شوێنی ئەکەوتن دوایی وتی ئەمەوێ خۆمتان پێ بناسێنم من مەسیحم ئەوەندەی نەماوە ئیزن بدرێن بێمە سەرزەوی هیچ قەریە و شوێنێک لادێک نامێنە ئیلا من ئەچمە ناوی چل ڕۆژ عمرم هەیە لە سەرزەویە تەنها دوو شوێن نەبێ مەککە و تابە واتە مەدینە طیبە ئەم دوو شوێنە لە هەندێک ڕوایەتە طیبە لە هەندێک ڕوایەتە تابە ئەم دوو شوێنە هەیە کە ناچمە ناوی ئیتر هەر هەمویان ئەچمە ناوی ئەلەو شوێنە کە ناتوانم بچمە ئەوێ تەنها یەکم مەلیک هەیە کە ئەتوانێ بەرەنگاری من بوەستێ و بە شمشێر بەرەنگارم ئەوەستێتەوە دوای 40 ڕۆژ ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمەی گێڕایە و کێشای بە مینبەرەکەی خۆیە فەرمووی منیش هەمان شتم پێ نەوتن ئەصحابوتیان بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم بەڵێ تۆ پێت وتین کە دەجالیەت و ناچێتە ناو مەککە و مەدینە و بەو شێوازە ئەم فەرمایشتەی جەساسە هەندێک لە عولەما فەرموویانە دەلیلە لەسەر چەند شتێک هەندێک لە عولەماش قسەیان لەسەر کردووە فەرموویانە یەکەم دەلیلە لەسەر ئەوەی کە دەجال جسمی زۆر گەورەیە چونکە لە ڕوایەتەکە فەرموویە کەسێکمان بینی کە بەسرا بوو و زەخم بوو جسمی دەلیلە لەسەر ئەوەی بیسان دارەکانی نامێنێ و تەبەریە وشکەکە و زەغر سەرچاوەی زەغر کانیاوی زەغر وشکەکە اینجا ئەو کاتە دەجالیەتە دەرەوە ئیزن ئەدرێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ مەککە و مەدینە مەلائیکەتی زۆر تایبەتی هەن حرسی ئەکەن و پارێزگاری ئەکەن و حراسەتی ئەکەن لە دەجال ناتوانێت بچێتە ناوی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ یەکێک لە ڕۆژەکان کە زۆر دڵی خۆش بوو ئەو ڕۆژە دەم و چاوی کراوە گەشت جوان فەرمووی ئەوەی کە من پێم وتن ئەوە تەمیمیش پێوت هەمان ڕووداو هەندێک لە زانایان قسەیان لەسەر مەسئلەی مان و نەمان و بوون و نەبوونی دەجال هەیە لە ئێستەیە فەرموویانە هەموو کاتێک دەجال هەیە کاتێک کە ئیزنی درا دێتە سەر زەوی بەو شێوازەی کە باسی ئەکەن لە فەرمایشتەکانی ترا کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی کرد هەندێکیش فەرموویان نا تەواجودی نییە تەنها ئەوە مەشهەدێک بووە خوا جەل جەلاله و پیشانی تەمیمی داوە کە بێتە سەبەبی ئەوەی تەمیم ئیمان بێنێ و بە حضوری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شاد بێت بە هەر حاڵ هەرێکێ بێت لە ڕیوایەتەکان سەواء دەجال بەسرا بێتەوە لە ڕۆژی خۆیان و کاتی خۆیان بێتە دەرەوە یان لەمە دوا لەدایک بێ وەکو هەندێک لە ڕوایەتە ئەفەرمێ یولەد و لەدایک ئەبێ لە مەنتیقی ئەسفەهانە کە دواتر باسی ئەکەین هەموو ڕوایەتەکان پێکەوە ئەگەیەنە کە دەجال ئەگەر تەواجودیشی هەبێ بەو کەیفیەتێک سەر نایەتەوە ناو خەڵک وردەیەتەوە ناو خەڵک و بەو شێوازەی کە خوا جەل جەلاله خۆی ویستی لەسەرە